بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئەمڕۆ باسێکی نەخۆشی عەسرتان بۆ ئەکەم. ئەو نەخۆشیەی کە زۆرینەی خەڵک پێوەی گوێرە دەبووە و خەڵکێکی تریش هەلێ ئەترسێ بۆیە خۆی لە شەکر و لە شیرینی و لە برنج و لە چەوری و لە کۆمەڵە شت گرتوێتەوە و بەقەدەر ئەوەندەش لە قەڵەویە ترسێ بۆ ئەوەی کە تووشی نەخۆشی شەکرە نەبێ. بەداخەوە خۆشەویستەکانم ئەمڕۆ لەبەر خراپ بەکارهێنانی خۆراک و نەزانینی خەڵکێکی زۆر ئەمڕۆ گوێرە دەبووە و ئەمڕۆ ئەتوانی بڵێیت طبیش گیری خواردۆ بەدەست ئەم نەخۆشیەوە و نەخۆشیەکی مزمینە. خی گەورە پەنامان با و پەنای هەموو ئازیزێکمان با و ئەوانەی کە نەخۆش کەوتون خی گەورە شیفای عاجیلیان بۆ بنێرێ و ئینشەڵا بە زووترین کات چارەسەری دروست بۆ ئەم نەخۆشیە بدۆزرێتەوە بۆ ئەوەی کە خەڵکیش بە تایبەتی مناڵانمان بێبەش نەبن لە شیرینی و بێبەش نەبوون لەوەی کە حەزیان لێیەتی. ئایزەکانم ئەوەی کە چارەسەری ئەم نەخۆشیە ئەکات یاخود ئەمڕۆ بۆ بە دەرمانێ بۆی مادەی ئینسۆلینە. با بزانین کام لە شەریکات ئەتوانن باشترین مادەی ئینسۆلین دەرکەن و بەرهەمی بێنن و ئەوانە چین کە لەناو جیهانە دەستیان بەسەر بازاڕاگرتووە. یەکێ لە شەریکە عیملاقەکان شەریکەی نۆڤۆ نۆردسکی دانیمارکیە. ئەم شەریکەیە خاوەنی 40,000 کارمەندە بە بودجەی 20 بلیۆن دۆلار بۆ ئەوەی کە بتوانێت ئینسۆلین و هۆرمۆنات و هەندێک دەرمانی تر بەرهەم بێنێ. لەم بەقووەتر شەریکەی سانۆفی فەڕەنسیە کە خاوەنی نزیکی 100,000 کارمەندە و 130 بلیۆن دۆلار سەرمایەکەیەتی. بەڵام پاش گەڕان و وردبوونەوەیەک و سێرچێکی باش بەناو ماپەکانە دورگەیەکمان دۆزیوە لە فەزلی پەروەردگارەوە. ئەم دورگەیە ئەتوانێت زۆر لەو بەرهەمانە کوالیتی تر و باشتر و بە کولفەی کەمتر بۆ هاونیشتیمانان دەستە بەرکات. ئەم دورگانێکن بڵاون لەسەر جیهانە و لە هەموو شوێنەکە توانین بڵێ هەن و ئیشیان بەرهەمهێنانی کۆمەڵێک لەم هۆرمۆناتەیە بما فيها ئینسۆلین. ئەوەی چاکەیە لەمەیە ئینسۆلینەکەی ئێرە نەک هەر چارەسەرە بۆ نەخۆشی شەکرە بەڵکو پارێزگاریشە بۆ توشبوون بە نەخۆشی شەکرە. بابزین ئەم دورگانە کەوتونەتە چۆوە و چۆن بتوانین بە GPS بیان دۆزینەوە و چۆن بتوانین خۆمان لەم نەخۆشیە بە دوور بگرین. پاش سێرچێکی زۆر بە دوای دورگەکانی دروستکردنی ئینسۆلینە وردە GPS-ەکەمان نزیکی کردینەوە ئەلێرە. هەرچەند نزیک بووینەوە هیچمان نەبینی. بۆ شوێنێکە گەڕاین کە لە کارگە بچێت و ئینسۆلین و معمەل و کارمەندی هەبێت و وەکو معمەلە گەورەکانی ترکە باسمان کرد. بەڵام ئەندامێکی خەوتو لێرەنەیە ئەبینین کە هەمووی لە چەوری ئەچێ. لە ئینگلیزیشا پێوترێ پانکریاس، یعنی هەمووی هەر چەور. کاتی خۆی وایان زانیوە ئەم ئەندامە کە پێوترێ پانکریاس بەس چەوریەکە و هیچی تر. وایان زانیوە ئەمە شۆک ئەبزۆربەری مەعیدەیە، تەنها بۆ حیمایەت و بۆ پادی مەعیدە دانراوە بۆی کە مەعیدە و فەقەرات عەزێتی پێنەگا. دواتر بۆیان دەرکەوت ئەم ئەندامە ئەندامێکی زۆر حەیویە. ئەمە ئەو ئەندامەیە کە نەخەوتووە ناشخەوێ لەوە چێ تاکە ئەندام بێ کە ئاوا پاڵی یاوەتەوە و هاتۆتە سەری کردوتە کۆشی دوانزەگرێوە، چونکە بۆ خۆی لەسەر و لە مل و لە لاشە و لە کلک پێک هاتووە. بەڵام سبحان الله ئەمە ئەو سەرە نییە کە شیری لێ بمژێت و خواردنی بوێت نەخێر، بەڵکو ئەم ئەنزیم و هۆرمۆنات ئەدا بەلاشە. ئەم پێویستی بۆوان نییە. ئەمە ئەو ئەندامەیە کە خی گەورە دروستی کردووە هەرچەند ورد دەبیتەوە لەو شوێنەی کە ئەوێت ئینسۆلین دروستکات هەموو حەجمەکەیمان تەقدیر کردیە 1/5 0.5 to 2 سانتیمتر، 1 سانتیمەتری مکعب، سانتیمەتری سێجا. هەموو ئینسۆلینی من و تۆ کە خی گەورە دروستی کردوین ڕێژەی شەکر و بەڵانسی بۆ ڕاگرتوین لەو تۆزیایە لەو سانتیمەترایە. یعنی مامۆستا معمەل وشت نەبوو نەخێر. لەو تۆزەیە کەوتۆتە بەشی کلکی دوانزەگرێشەوە. بۆچی؟ بۆچی پێیانەوتێ دوورگە ئەمانە خۆشەویستەکانم؟
لەبەرەوەی کە ئەم دوورگانە بۆ خۆیان شێوازێکی سربەخۆن. هەر دوورگەیە و پێک هاتووە لە 4 جۆر خانە. ئەم خانانە بە هەزارەهان دابەش بوون و ئیشی خۆیانەکەن بە تایبەتی. لە ناو پەنکریاسە دابەش بوون لەو شوێنانەی کە ئەنزیم ئەڕێژن بۆ هەرسکردنی خواردن. بەڵام ئەمان کە خواردن هەرز بوو چووە ناو خوێنەوە، اینجا ئەمان مامەڵە لەگەڵ خواردنەکەیاکەن. ئینسۆلین و گلوکاگۆن و پەنکریاتیک پۆلیپێپتاید و سۆماتۆستاتین و هۆرمۆنەکانی تر دەرەکەن. سوبحان الله، بۆیە پێیانەوترێ چی؟ پێوتە ئایزلاند، پێوترێ ئەمانە ژمارەیان چەند بێ بەڕێی جەنابتان؟ ژمارەیان 1 دانە ملیۆنە، نیو دانە ملیۆنە. بەحسەکان ئەڵێن لە 200,000ەوە هەتاوەکو ملیۆنێک و 800,000 لەم دوورگانەمان هەیە. ئەی چۆن لە سانتیمەترێکە لە 2 سانتیمەترا جیانە بێتەوە؟ ئەمە بەس عیلمی خوا و قودرەتی خوا و دەسەڵاتی خوا و وردەکاری خەڵقی خوا. ئەتوانێت شتی ئاوا گرنگ دروستکە کە هەمومان قەرزاربارین کە وای کردووە خوای کردوێتی بە سەبەبێک کە ئێمە ئەم شیرینیە خۆشە ئەخۆین بەبێ ئەوەی کە دڵمان لای بێ و خەیاڵمان لای بێ. ئالێرەوە هەرز دەست پێەکە. چۆن؟ ئەلێرەوە کە ئینسان ئەوێ خواردن بخوات پێوترێ مەرحەلەی بینین. پەنکریاس ئەکەوێتە جوڵە ئەڵێ ئەمە چی تایە؟ حسابی تەحلیلەکەی کا شەکلی تایە، ئەمایلێزی بۆ ئەڕژێ. لە لیکەوە لە پەنکریاسەوە بۆی حازرەکە بۆی کە هەرسیکە. دواتر کەیکیتە دەمتەوە، دواتر کەیکیتە مەعیدەتەوە، ئەنجا مەرحەلەی قۆناغی گەدە دەست پێەکە. ئەنجا بە پەنکریاس ئەڵێ شتێ بەڕێوەیە، خواردن بەڕێوەیە ئەگەر لە خۆ بێ. هەموو مەعمەلەکان و کارگەکانی ناو پەنکریاس بۆ هەزمکردنی خواردن ئەکەونە گەڕ. بەڵام دوورگەکانی لانگەرهاز جارە ئیشیان نییە، بۆ چکە هێشتا خواردنەکە نەچێتە خوێنەوە. بەڵام ئەمانە زانن دراوسێکیان مەشغوڵە، ئەمانیش تۆزێکی تر خواردنەکە بە مجەڕەد ئەوی چۆ خوێنەوە ئیشی ئەمان دەست پێەکە. لەبەرەوە ئەمانیش تەدارەکی هاتنی بووک، هاتنی خواردنە خەن. ئەم بووکە بەڕێزە ئەبێت شتی بۆ حازر کرێ، ئەبێ ماڵی بۆ حازر کرێ، ئەبێ شوێنی بۆ حازر کرێ، ئەبێ شوێنی حەوانەوی بۆ حازر کرێ. الله ئەکبەر. ئەها مامۆسا نالیە فەرمێ چی؟ ئەفەرمێ چییە گوارە گوناهی؟ چییە گوارە گوناهی؟ وا بەنەستەق بەگوێ هەڵت واسیوە سەر معەلەق. دەخیلت بم نەخیلی یا ڕووتابی کەوا شیرین و سینە نەرم و دەڕەق. الله ئەکبەر. سیری ئەم تەعبیرانەکە سیری بۆ بەخێراتنی ئەم بووکە ماوەسان عەلی چییە فەرمێت؟ ئەفەرمێ چییە گوارە گوناهی وا بەنەستەق؟ یعنی ئەڵێ ناڵێت تۆ گوارە و بەگوێدا هەڵواستیوە، نا ئەڵێ گوارە و سەرەوە خوار بەگوێی خۆی هەڵواستیوە، یعنی ئاوا گوێی گوارە و گرتووە و چم تەعبیرەکە چییە گوارە گوناهی وا بەنەستەق بەگوێ هەڵت واسیوە سەر معەلەق. هەڵیشی جێراوەتەوە. دەخیلت بم نەخیلی یا ڕووتابی، تۆ خورمایت وها شیرین و سینە نەرم و دڕەق. باسی چیەکە؟ ئەڵێ تو ئەو نەشیرینیت بووکێکی ئەو نەشیرین و جوانی ئەم دڵارەقە لە شۆ بوو، ئەم ناو کەڕەقە لە چێ بوو. بۆیە ئەم بووکە کە دێ تەدارەکی بۆ حازرەکرێ کە ئەگاتە 12 گرێ، ئەنزیمەکە هەمووی ئەڕژێ بەسەریا و حازرەکرێت و بۆی کە هەزم بکرێ. پەنکریاس هەرچی ئەنزیمێک کە پێویست بێ بۆ کاربۆهیدریت، بۆ شیرینی و شەکر، بۆ چەوری، بۆ پرۆتین تایەتی و حازرە خوای گەورەوەی ئامادە کردووە. ئەوە ئینشەڵا لە سیسیلەیەکی ترا باسێکین. بەڵام ئەوەی کە گرنگە بیزانن کە خواردنەکە هەرسە بێت ئەچێتە خوێنەوە، ئینجا ئیشی ئینسۆلین و دوورگەکانی لانگەرهانز و بێتاسیێڵەکان دەست پێەکە. ئینجا ئینسۆلین ئەڵێت ڕێژی شەکر زۆر بوو، شەکرێکی زۆر بە کۆنتەینەر بە ترێلە هاتە ناو شارەوە، نابێ ڕێبگرێ، نابێ قەڵە باڵقی دروستکە، پیاوی چابن زوو بیبەنە مەخزەنەکانەوە، دا بەشێکا بەسەر مەخزەنەکانە. ئەزانم ڕێگەی چەندە درێ شەکر لە ناو خوێنا بێ؟ 5 گرام، 1 کەوچک. زیاتر ڕێگە نادرێ، چکە زیاتر ڕێگەی دابێ بە شەکرە. لەبەرەوە زوو فریایەکەوێ جادە و بازار و کۆڵان و کۆنتەینەری لێ پاڕکاتەوە، ئەڵێ زەحمە نەبێ ماسوول کە با ئەمە لای تۆ بێ، چەوری ئەمەم بۆ کوردی بە چەوری با لای تۆ بێ،
پرۆتین ئەمە بالای تۆ بێ جگەریش بۆ وشکەکەمەوە وا نەزانی ئێمە یەکەم جارە میوەی وشکە بینین نەخێر ئەڵێ شەکرەکە و بۆ وشکەکەمەوە بۆتەکەم بە گلایکۆجین بە ئەمانەت لای تۆ بێ خەزنی کە چکە ئینسان نابێت شەکری دابەزێ مێشک لەسەر شەکرەژی 1-5 دقیقە شەکری لێ بڕا لە ئیشەکەوێت لەبەرەوە با بە وشکی لای تۆ بێ نەبادام ئینسانە وای لێ بێ ڕۆژە بە ڕۆژوو بێ یاخود 48 سەعاتیان چەند ڕۆژە بەسەرێکەوە نان نەخوا دوای ئەو شەکرە وشکەم ئەوێتەوە لێت چێ پێڵێ ئینسۆلین پێڵێ لەبەرەوە هەر هەمووی دابەشەکە بەسەر لاشەیە بۆ ئەوەی کە ئەو ڕێژەیە جا بەردەوام ئەو شەکرە ناڵێ کۆن بێ شەکرە هێنێ و شەکری تازا خاتە شوێنەکەی و شەکرە کۆنەکە سەرفەکات و بەردەوام فرێشە یعنی ئەگەر سیری ئێکسپایر دەیتەکەی سیری پرۆتەکشن دەکتەکەی شەکرکی لە ناو خوێنە بەردەوام تازەیە شەکری ئەو ڕۆژەیە هی دوێنێ نییە ناڵێ بەسەری بچێ هەر پیدیەکی بخێنەوە پرۆدەکتیڤ دەیت هی ئەو ڕۆژەیە بۆ دروست کراوە بۆ چونکە ئەمانە تەنزیمێکن ئەم پەنکریاسە خی گەورە توانایەکی پێداوە ئەتوانێ شیرینی و شەکر تێستکە بەڵێ ئەتوانێ بۆ چونکە خی گەورە بۆری خوێنەکەی وا بۆ دروست کردووە بەسەر پەنکریاس ئاڕوە پەنکریاس بەردەوام لەم بۆری خوێنی کە بۆ سپلینەچێ کە بۆ سپڵەچێ خوێن وەرەگرێ واتە لە هەموو شوێنەکە تێستی خوێنەکە وەیزانە ڕژی شەکر چی لاتوە خۆشی پێزانێ یەکسەر ناشگەڕێتەوە بۆ مێشک چکە درەنگە بڵێ شەکر ئەوەیە و تۆ چییە فەرمیت و ئەمرکە نەخێری یەکسەر خۆی بڕیارەدا بەپێی ئەوە جیهازی سەکەنە لە ئینسانی بەستن زۆر متەتەویر ئینسۆلین پەمپە با بە من جیازێکیان بۆ داناوەمەها یەکسەر بۆ خۆی قیاسی شەکرەکە کات و یەکسەر بەپێی ئەوە ئینسۆلینە خاتە ناو خوێنەوە هەموو سەرە سەعاتی هەمووی 30 ساعت جارێک بەڵام ئەوی کە پەنکریاسەیکە هەموو ساتێک جارێکە نەپارەیەوێ نە ئازارێوێ نە سەحبێوێ ئێستا من فاسێکی خوێن لای کاک عەبدوڵڵاکەم عەبدوڵڵاجان فاسێکی شەکرم بۆ بکە گلوکۆزم بۆ بکە فاسێکی شەکری سێمانگیم بۆ بکە فەحسێکی ئینسۆلینیشم بۆ بکە بابزانم گەشتوونەتە چۆ و چەنی پێچێت تا فاسەکە دەرەچێ ئینشاءڵڵا ساعت و نیوێکی پێچێت ساعت و نیوێ ئەڵڵا بە نیوماتیک سیستم ئەو مادەی ئەنێریت یەکسەرەکرێتە ناو جیهازەوە جیهازەکە بە سەعاتێک بە ساعت و نیوێک اینجا فاسەکە بۆ خوێنێتەوە یەکسەر پەنکریاس ئەی خوێنێتەوە یەکسەر خوێنەکە حازرەکاتوە فەرمێت ڕژی شەکرەکە ئەو نەیە خوێنی ئەو نەبڕژە لا ئیلاهە ئیلا الله چەند جوانە بۆ چونکە ئەم لانگەرهانسە ئەم دوورگانە بەڵێ حەجمیان کەم گرتووە بەس دەزانن 1-2% پەنکریاسیان گرتووە بەڵام لە 20 خوێنی پەنکریاس بە خۆیانە بن بۆ بەچکە بەردەوام ئەبێ ئاگایان لە ڕێژی شەکر بێ لە خوێنە ناوە خەڵەت ڕووبە سوبحان الله هەر لانگەرهانزێک بەجیا 5 دانە بۆری خوێنی بۆچێ بۆ ئەوەی کە بەردەوام بزانن چی ڕۆئەدا و بەردەوام لە ئامادە باشییا بن سبحان الله ئەم پەنکریاسە عەجیبە خی گەورە دروستی کردووە بۆ چکە دووەڵ فەنکشنی هەیە یەکێکیان خواردنێ بۆ هەزمەکات و هەرسەکات و دواتریش خۆی مامەڵی لەگەڵاکان ناو خوێنە چووە زێرەتێکمان هەیە لەسەر سنوورەکان ئیش کات و لە ناوخۆشە ئیش کات و مامەڵی لەگەڵ هەردووکیانە بکات نییە ئەمە پێویستی بە دوو کارگە نییە پێویستی بە دوو حکومەتە بتوانن ئیداری ئەمە بکەن وڵای هەرچی دکتۆرەکانی دنیای ئەمە بکەن نەیان نەتوانی ئیشی پەنکریاس تەنها پەنکریاس ڕێخن دوایش کە چووە خوێنەوە دیسان خۆی مامەڵی لەگەڵاکە نەک مامەڵەیەک ئەگەر شەکر کەم بوو گلوکاگۆن دەرەکە ئەی ئەگەر شەکر زیاد بوو ئینسۆلین دەرەکە الله ئەکبەر یعنی هەر خۆشی پەرچەکرداری خۆی کاتەوە بەڵێ هەر خۆیەتی هەردوو مادەکە دەرەکات هەر خۆیەتی بەڵانسی هەردووکی ڕاگرێ جارێ بەرزێکاتەوە و جارە نزمێکاتەوە ئەمە بە چێ ئەکرێ ئەمە بە چ قووەتێکەکرێ حەزەکەم بەشی شتان پێ بڵێم هەر دوورگەیەکی لانگەرهانس هەر چوار جۆرخانەکەی تایە کە گلوکاگۆن و پۆلیپێپتاید و سۆماتۆستاتین و ئینسۆلینیش دەرەکەن هەر خانەیەکی دروستکردنی ئەنزیمی پەنکریاسی یەک دانە لەو خانانە کە بە هەموو مەعمەلی دنیا ناکرێ
هەرچی ئەنزیمەکانی لەشە ئەو تاکەخانەیە دەرێکە. واتە پێیان و چۆری هەزمکە چۆری بۆ دەرەکە، وتی پرۆتین دەرەکە، هەر ئەو خانەیە ئەتوانی هەر چواریشی پێکەوە دەرکە لە کاتێکان مەگەدەمان پڕەکەین و ئاگامان لێ نییە و هەر تێیەخنین. سوبحان الله، ئێمە بێ ئاگاین، بە زمانە بێ ئاگا نابن. بۆ ئێم ئەندامانە خۆشەویستەکەم پڕە لە ئەنزیم، خوای گەورە مادەیەکی تیا دروست کردووە، ئەگەر خوا نەخواستە لێ بقەومێ ئەگات لە خۆت نەبێ پارێزگاری لێ بکەیت. کحول و عرەقت کرد بەسەرە، با بە زەرری چییە؟ توێزە سەرێگەر مەکەین. نا، پێش تۆ پێش عەقڵت پەنکریاس پێی تێکەچێ، لەبەر تووشی ئیلتیهابی پەنکریاس دەکات. ئیلتیهابی پەنکریاسیش کە ئینسان توش بوو لەوانەیە بەس ئەنزیم و تیئەنتیەکانی ناوخۆی هەموو لاشە بتوێنەوە، بەشی ئەو نە تێزابی تایە کە نەک پەنکریاس، لەوانەیە هەموو سکت بۆ بکەن بە سابوون، پێوتە ساپۆنیفیکیشن، هەر هەمووی بۆ توێنێتەوە. بەچی؟ بە غەڵەتێک بەسەر پێچیەکە ڕۆدا. بۆیە خۆشەویستەکەم چێ خۆیەتی ئەم ئەندامانە خوای گەورە بۆ بچووکیە، بۆ پەنهانە، بۆ بردەکاریە بۆی دروست کردین. قەدر و نیعمەتی بزانی. پێشتر کە زانت گروگاڵێ کرد وایان نەزانی پەنکریاس تەنها چەوریەکە و ناویان نا پەنکریاس، یعنی هەمووی هەر گۆشت، هەمووی هەر چەوری. دواتر کە عیلم پێشکەوت و نهێنەکانی پەنکریاسیان دۆزیەوە، زانیان یەکێکە لەو ئەندامە ناوازانەی کە لەسەر هەردوو تەوەری هۆرمۆن و ئەنزیمیش ئیشەکە، نەک هەر ئەمەندە بەڵکو بۆیان دەرکەوت کە ئەم ئەنزیمە لەناو ئەم لاشەیە لەو شوێنە پەنهانەیە بریتیە لە یەک مەفاعیلی نەوەوی کە ئینسان لە ناو ناخی خۆیان هەڵی گرتووە. هەر کاتێک خوا نەخواستە تووشی تەقینەوە و تووشی لێچوون بێ، کارە ساتەکەی چێرنۆبڵ جارێکی تر ڕوەداتەوە. بۆیە ضرورە ئاگامان لەوە بێت کە لە ناخی خۆتە هۆکارەکان و فاکتەری لە ناوبردنەکەت ئێستا ئامادەیە پێش ئەوەی کە بەکتریاکانی ناوڕێ خۆڵە و شیوکەنەوە هەر ئەنزیمەکان چالاک بن، ئەتوانن هەر یەکەمان لە بەریەک هەڵوەشێن، هەر یەکەمان بەشی ئەو نەشی ئەنزیمتیایە کە هەموو لاشەمان هەرسکە بە پەنکریاس خۆیەوە و بە دەوروبەری پەنکریاسەوە و بە کۆتایی هاتنی هەموو لاشەوە. هذا خلق الله فأروني ماذا خلق الذين من دونه. ئەمە دروستکراوی پەروەردگارە، فەرموو ئێوە نیشانم بن بزانین ئەوانەی لە دەرەوەی ئەم دروستکراوانن چیان دروست کردووە بە خۆشمانەوە. بۆیە پەنکریاس چۆن مادەی سوودبەخش و ڕاگری ئەم لاشەی ئینسانە لە هەر سەوە هەتاوەکو میتابۆلیزم ئەکرێت مادەی پەندەر بێ بە ئینسان و چۆن ملیۆنەهای تا ئێستا ناو بردووە ئەکرێت ملیۆنەهای تریش بەهۆی سەرپێچیکردن لە فەرمانی خوای گەورەوە لە ناوبەرێ بە تایبەتی مەشروب و وانەی کە خۆمان پێیان ئەڵێین شەرابە ڕۆحیەکان کە ئەبنە هۆی ئیلتیهابی پەنکریاس و ئینسان لە بەریەک هەڵەوەشێن. وفي أنفسكم أفلا تبصرون. ئاخۆ نایبینن.